دوابەدوای چاوەڕوانییەکی کەم لەپاش دەستبەسەرداگرتنی تاڵیبان بەسەر ئەفغانستاندا ئەم لایەنە توندڕەوە ئیسلامییە بڕیاریدا حکومەتێک پێکبهێنێت بۆخۆی تا ڕەواییەکی ناوخۆیی بدا بە فەرمانڕەوایەتی کردنی وڵاتەکە. واشنتۆن دەڵێت کارکردن لەگەڵ دەسەڵاتدارانی تاڵیباندا بە مانای دانپێدانان نییە بە فەرمانڕەوایەتیەکەیدا. هیچ کەسێک لەم بەڕێوەبەرایەتیە نەسەرۆکوونە هیچ کەس بەر لە هەموو شتێک ئەندامێکی تیمی ئاسایشی نیشتیمانی ئاماژەیان بەوە نەکردووە تاڵیبان مای ڕێز و ستایشی کۆمەڵگەی نێونەتەوەیە. بە هیچ شێوەیەکیش تاڵیبان نەیتوانیوە ئەو پێگەیە بەدەستبێنێت. ئەمەی کە هەیە حکومەتێکی کاربڕێکەرە. ئێمە هێشتا دانمان پێدا نەناوە و پلەیشمان نییە لەوەی دانی پێدا بنین. زۆر شت هەیە تاڵیبان بیکات تا ئێمەش ئەو دانپێدانانە بکەین. ئەوەی ئیستا دەیکەین بەردەوامیە لەگەڵیدا چووکە ئیستا تاڵیبان سەرپەرشتی ئەفغانستان دەکات و وڵاتەکان لەژێر دەستایە تا هاوڵاتیانی ئەمریکایی و ئەوانش کە مافی یاسای نیشتەجێبوونیان هەیە لە ئەمریکا و ئەوانش کە داوای ڤیزای تایبەتیان کردووە بگوێزرێنەوە لەبەر ئەوە پێویستە ئەو پەیوەندیەمان هەبێت. ئەمریکا چاوەڕوانیەکی تری هەبوو لە تاڵیبان و بەردەوامیش داوای دەکرد کە هەر حکومەتێک لە ئەفغانستاندا پێکبهێنرێ ئەوە پێویستە نوێنەرایەتی گەلی ئەفغانستان بکە نەک تەنها یەکلایەن. وەک پێشتر و تومانەوە وەک وڵاتانی سەرانسەری جیهانیش باسییان کردووە چاوەڕوانیەک هەیە لە پێکهێنانی هەر حکومەتێکی نوێ کە فرەیەکی ڕاستەقینەی تێدا بێت و خەڵکی غێرە تاڵبان بتوانن نوێنەرایەتی پێکاتەکانی ئەفغانستان و بەرژەوەندەکانیشان بکەن. گەورە کاربەدەسانی بەڕێوەبەرایەتی ئەمریکا و بڕوایەدان کار و بڕیارەکان دەبێت بکرێنە سەنگی مەحەک بۆ ڕێبازەکانی داهاتووی ئەفغانستان. لەمەش گرنگتر ئەو کارانەیە کە هەر حکومەتێک دەیکات ئەمەش ڕێک و ڕەوان ئەوەیە کە ئێمە لێ دەڕوانینە کار و بڕیار دەڕوانینە ئەوەی هەر حکومەتێکی نوێی ئەفغانستان چە سیاسەتێک دەگرێتە بەر ئەمە شتە گرنگەکەیە. جا ئەفغانستان هەرچیەک بڕیار بدا و هەرچیەکیش بکە بەڵام پێویستە چاوێکی لەسەر ئەو سزایانە بێکەنێتەوە یەکگرتووەکان سەپاندوونیەتە سەر تاڵیبان. لەگەڵ شتەکانی تردا تاڵبان چاوی لەوەیە سزاکانی لەسەر هەڵگیرن سزاکانی نەتەوە یەکگرتووەکان چاوی لەوەیە ڕێبەرەکانی بە ئازادانە هاتوو چۆ بکەن چونکە بەهۆی سزاکانی نەتەوە یەکگرتووەکانەوە ناتوانن ئەگەر حکومەت بە ڕێبەرایەتی تاڵبان پێشەلکردنی دواترین بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بکات کە لەسەر ئازادی هاتوو چۆ بووە ئەوە قورسە بزانرێت چۆن ئەو سزایانە لا دەبرێت. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتۆن. تاڵیبان حکومەتەکەی خۆی ڕاگەیان بەڵام ئایا ئەوەندە بەسە تا بگوترێ فەرمانڕەوایەتیەکی نوێ لە وڵاتەدا هاتۆتە ئاراوە؟ جا ئازیزانم بەم پرسیارەوە دەچمە لای دکتۆر سەڵاحەدین ئەحمەد لە زانکۆی یونیەن کۆڵێژ لە ئەستانی نیویۆرک. دکتۆر ئەحمەد سوپاسی ئامادەبوونت دەکەم هەر ئەوەش یەکەم پرسیارمە ئایا ڕاگەیاندنی تاڵیبانەکان بۆ پێکهێنانی حکومەت لەسەر شانۆی نێونەتەوەیی چی دەگەیەنێ؟ بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن بۆ بانگەشتە. ڕاستی ئەو ئێستا ئەوە فەرقێکی ئەجگار گەورەیە با بڵێن بازێکی گەورەی کە بزوتنەوەی تاڵیبان داوێتی لە پێشتر زیاتر وەکو بزوتنەوەیکی چەکداری دژە حکوومەت و دژە دەوڵەت هەڵسوکەوتیانە کرد تەنانەت ئەو چەند ساڵی کە لەسەر حکوم بوون با بڵێن 1996 هەتاکو لابردنیان کە ئەمریکا چوو ئەفغانستان تەنانەت ئەو چەند ساڵەش وەکو گروپێکی بێمنەت تونڕە و حکمیانە کرد. ئێستا کە هاتووەتەوە بە بۆچوونی من ئەوە نیە تەخەڕوجی کردووە بزوتنەوەی تاڵیبان لە با بڵێن قوتابخانەی قەتەری کە چۆن ئەوە نیە شێوازێکی نوێی ئیسلامیزم کە با بڵێن ڕوویەکی دیبلۆماسی هەبێت بەڵام لە هەمان کاتە بکەوێتە ناو یاریەکانی با بڵێن پەیوەندیە نێونەتەوەیەکانەوە. اینجا ڕاگەیاندنی حکوومەت بۆ نمونە و با بڵێن ئەو جۆرە لە هەڵسوکەوتکردن و نمایشکردنە ئۆرەدیۆمان پێڵێ کە تاڵیبان وێ با بڵێن ڕووکەشێک ڕوخسارێکی هەبێ لە گەڵ هێزە نێونەتەوەیەکانە لە هەمان کاتە بێگومان بەرژەوەندەکانی خۆی لە ناو ئەو بڵۆکەیە کە تاڵیبان سەری لێوە دەرهێناوە بە دەرەجە یەکەم
هەڵبەت بە شێوەیەکی مێژووی پاکستان بەس ئێستا بە هەمان شێوە ڕەنگە زۆرتریش قەتەر و تا ڕادێکی زۆریش تورکیا ئەمانە ڕازی بکە و ئەو چەند ساڵی کە لە قەتەر بوون هەندێک لە سەرکردەکانیان دیارە هەندێک دەستفێر بوونە لەوەی کە چۆن حکومەت با بڵێن ڕابگەێنرێت چۆن ڕاگەیاندن بەڕێوە بچێت تا دوایی چەندێک گرنگە ئەمریکا دان بنێ بەم حکومەتەی تاڵیباندا و بە فەرمی بیناسێنێ بەڵێ لە ڕاستیە بۆ ناچێ ئەمریکا بۆ زوانە دان بەم حکومەتەی تاڵیبانە بنێ بەڵام ئەو گرنگیەکەی لەوەیە کە دوو شتێ یەکەم ئەگەر چکە ئێستا دەنگەکەی لە نێو هەندێک لە بەتابەتی کۆماریەکانە کە تاڵیبان وەکو بزوتنەوەیەکی تروریستی بناسرێ جارێ ئەوە هەر زۆر خراپە بێت چکە دۆخی ئابووری وڵاتەکەی زۆرتر داچێ زۆرتر ئەشێوێ ئەشێت ئامانجی یەکەمی تاڵیبان ئێستا ئەوە بێت کە نەخرێتە ئەو جۆرە لیستەوە چووکە با بڵێن کاردانەوەی ئابووری ئەجگار زۆریە بێ هەم لەلایەن ئەمریکا هەم لەلایەن وڵاتانی ترەوە دووەمەوەیە کە وەکو حکوومەتێکی شەرعی وڵاتێک دەوڵەتێک بناسرێ ئەمە بۆ تاڵیبان زۆر گرنگە هەڵبەت ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەوەی تا ئێستا چەند جار با بڵێن ئیداری بایدن چەند جارەوەیان ڕاگەیاندۆ کە ئەم با بڵێن جۆرە تاملکردنە لەگەڵ بزوتنەوەی تاڵیبانە مانای دانپێدانان نییە بەڵام دانپێدانانەکە من لەو باوەڕێم بزوتنەوەی تاڵیبان لەمە دووە یاریکی دوور و درێژ با بڵێن درێژخایەن دەست پێکە کە پەستان بخاتە سەر ئەمریکا و EU وڵاتانی تر کە دانی بنن باشە دکتۆر وەکو جەنابیشت دەزانی هەر لە ئێستادا ژمارە لەم سەرکردانەی ئەم حکوومەتەی تاڵیبان لەژێر سزای ئەمریکادان نەکرد تەنها ئەوەندەی سزا دراون بەڵکو هەندێکی شیانتیادا هەن پاداش دانراوە بۆ هەر زانیاریەک لەسەر ئەوان بۆ دەستگیرکردنیان یا بۆ هەر شتێکی تر کە بەرامبەریان کرێ هەندە لەو پاداشتانە گەیشتۆتە نزیکەی 5 ملیۆن دۆلار ئەمریکا هەر ئاوا بە ئاسانی ئەم سزایانیان لەسەرلا دەبا دروست وایە ئەو یەکێ لەو خاڵانەی کە زۆر جێگایی با بڵێن سەر سوورمانە بە هەندێک دیواوەیە کە بزنەوەی حەقانی لە ناو تاڵیبانە با بڵێن وەکۆزانەی بە هەرە توندڕە و ئەناسرێ بە هێڵی هەرە توندڕەوی ناو تاڵیبان تەنانەت بەوا چێ کە زۆربەی با بڵێن تەقینەوە خۆکوژیەکان لەلایەن ئەوانەوە ناسرابێ دامەزرێنرابێ بڵاو بوو بێتەوەوانە ئێستا دوو شتێ یەکێکیان ئەوەی کە سەرۆکایەتی تیم دیپلۆماسیەکەی تالیبانی کرد لە قەتەر کەوتوێژی لەگەڵ ئەمریکیەکانە کرد لە ڕاستیە یەکێک لە حەقانەکان بوو ئێستا دوان لە حەقانەکان ئەمە کێشە زۆر دروستەکات دیارە بە شێوەی درێژخایەن و ئێستاش جۆرێک لە با بڵێن تەمومش لەسەرەوە هەیە چۆن تەعامل لەگەڵ حکوومەتێکی واکەی کە یەکێک لە ئەندامەکانی سەر بە بزوتنەوە یا وەکو شەخسەمانە لە لیستی تیرۆران وەکو جەنابشت فەرموود سەرۆکی حەقانیەکان پاداشتی 5 ملیۆن دۆلاری لەسرە بۆچی بۆ هەر کەسێک کە زانیاری بدات کە حەقانی دەستگیر بکرێت کەواتە ئەگەر ئێستا کەسێک با بڵێن پەیوەندی بە هەر شوێنێکی ڕسمیە FBI CIA بکات بڵێت من ئەزانم کابرای لەکوێیە یعنی ئەمە چیە گەێنێ یان لەوێ ینی تێکەڵچوونێکی ئەجگار زۆر هەیە و پشتێکی زۆری شێوە باشە ئەمە بەڕای جەنابێ ناکۆچی سیاسی لەناو ئەمریکادا دروست دەکات دەبێتە گرفت لە بەردەم بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بایدندا یان نا بەڵێ لە ڕاستیە بووەتە گرفت تاکو ئێستا وەکو ئاگداری بۆ نمونە ئەم چەند ڕۆژەی دوایی دیسان بڵینکن کە پرسیار و وەڵامی لەگەڵ کرا دیارە وەکو کەسێکی دیپلۆماسی لێ هاتووە بەڵام وەڵامەکان نەیەتوانی هەمووی دابهێنێت چکە بەڕاستی
پشێو بوو وەزاکە بەڵام کێشەکەشەوە نییە کە با بڵێ بە تەنها ئیدارەی بایدن زۆر بە شێوکی تەرتیبکرا بە شێوکی پلان بۆ دانراو نەکشانەوە هێزەکانی ئەمریکا نەکشانەوە بەڵکو پێش ئەوەش لە ئیدارەی پێشووتریش و لە یی پێشووتریشی ئیداری ئۆباماش وەک وەزارین کێشک سەرێکیەکان لە 2014ەوە کە ژمارەی هێزەکانی جگار زۆر کەم کرانەوە کشێنرانەوە لەوێەوەی جگار زۆر زیاتر بوون لەبەرەوە ئەم کێشەیە بەردەوامە بەڵام ئێستا وا ڕێکەوتووە کە دموکراتەکان لەسەر حکومن حتمما کۆماریەکان ئەو دەرفەتە لە دەست نادەن کە ئەمە وەکو فەشەلێکی دیپلۆماسی و فەشەلێکی سیاسەتی خارجی ئەمریکی بەگشتی بناسێنن هەندێ دیویشە کارێکی قورس نییە ئەوە بکەن بەڵام ئەگەر دوایش مەجال بوو باسی ئەو بکەین تەنانەت پێش 2014 کێشەکان لەکوێوە دەست پێکەن بەڵێ ئەوە دێنە سەر ئەوە بەڵام ئێستا ئەگەر کۆماریەکان ئەمە بکەنە خاڵێک وە بیکەنە بەشێکی گەورە بۆ قسەکردنی خۆیان لە ڕووی ئەو ناکۆچە سیاسی لە نێوان دیموکرات و کۆماریەکاندا هەیە بەس خۆ نابێ ئەوەشمان لەبیر بچێت لە مانگی دوی ساڵی 2020دا سەرۆک داناڵد ترامپ کە کۆماری بوو ئەو ڕێکەوتنی لەگەڵ تاڵیباندا مۆر کرد ڕێکوە بەڵام کۆماریەکان ئارگومنتی ئەویان هەیە ئێستا با بڵێن بەهانەی حجەی ئەویان هەیە کە ئیدارەی دۆناڵد ترامپ وتوێژی لەگەڵ تاڵیبانە کرد مەرجیان بەسەر هەندێک مەرجیان دانابوو بۆ ئەو ڕێکەوتنەیان سەپاندبوو بەسەر تاڵیبانە کە ئیدارەی بایدن دێت ئەو شتانە لە بەرچاو ناگرێ بە شێوەیەکی بێ مەرج هێزەکان ئەکشێنەوە لە ئەفغانستان و بە مانایەک ئەفغانستان بە بێ تەقات پێشکەشی بزوتنەوەی تاڵیبانەکەن دیارە هەندێک ئەرزشیە هەندێک هەندێک لەو شتانە مبالغەی تیاوانە بەڵام وەک وەزانی لە سیاسەتی ئەو دووبەرەکەی دوو حزبی سەرەکی ئەمریکایە هەمیشە ئەو شتانە شێوە دکتۆر دەگەڕێمەوە بۆلات لەسەر ئاستی نێونەتەوەییش ئەم حکوومەتەی تاڵیبان گرفتی هەیە و نەکەر واشنتۆن بەڵکو وڵاتانی تری ژیان و ناوچەکەش بە نیگەرانیەوە لێی دەڕوانن وڵاتی چین کێشەی ڕاستەقینەی لەگەڵ تاڵیباندا هەیە و چینیەکان هەوڵیش دەدەن هەندێک کاروبار لەگەڵ تاڵیباندا ڕێک بخەن من لەمە دڵنیام بۆ پاکستان و رووسیا و هەروەها ئێرانیش ڕەوشەکە هەر ئاوەهایە هەر هەمویان هەوڵ دەدەن بزانن لە ئێستادا چی بکەن جا گرنگە بزانین چی ڕوودەدات مۆسکۆ ناخوازێت ئەفغانستان لە دەرەوەی کۆمەڵگەی نێونەتەوەیی بێت و داواش دەکا کەناڵی پەیوەندی لەگەڵ تاڵیباندا هەبێ هەر هیچ نەبێ بۆ پاراستنی سنوورەکانی وڵاتەکە جموجۆڵی ڕێکخراوە توندڕەوە ڕادیکاڵەکان لەم ئەفغانستانە نوێدا و نەبوونی کتوبەند لە سەریان و ڕەهایی هاتوچۆیان و پەڕینەوەی ئازادانیان لە سنوورەکانەوە مەترسیە بۆ هاوپەیمانەکانمان و بۆ دراوسیەکانیشمان بێگومان ئەمە ژمانایەکی گرنگی دەبێت بۆ ئێمە لە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیمانەوە پاریس جەخت دەکاتەوە لەوەی دانپێدانان بە حکومەتی تاڵیبان مەرجی خۆی هەیە و دەشڵێ ناکرێت تاڵیبان هەر پەیمان بدات و هیچ هەنگاوێکی ڕاستەقینەش نەنێت. ڕاگەندراو هەن بەڵام کردار نییە ئێمە چاوەڕوانی بە کردارکردنی ئەو وابەستەیانەین کە دەسەڵاتدارانی تاڵیبان باسییان دەکرد بەردەوام دەبین بۆ فشار خستنە سەر تاڵیبان لە هەموو ڕۆیەکەوە تا ڕێز لە پەیمانەکانی خۆیان بگرن کە تا ئێستا هیچ ڕێزێکیان لێ نەگرتووە. بێژین ترسی لەوەیە تاڵیبان مسلمانە جودایی خوازەکانی چین بوو ڕوژێنێت و جارێکی تریش ئەو وڵاتەی دراوسی ببێتەوە بە مۆڵگەیەک بۆ تێرۆریستان. نابێت تاڵیبان ڕێگە بدات ئەفغانستان ببێتە شوێنی داڵدەدانی تەرۆریزم نابێت ڕێگە بدات هێزە تەرۆریستەکان ئەفغانستان بەکاربهێنن با بزوتنەوەی ئیسلامی ڕۆژهەڵاتی تورکستانیشەوە تا ڕەوشی ئاسایشی وڵاتانی تر بنکۆڵ بکەن جا سیاسەت و ڕێبازی حکومەتی چین ڕوون و ئاشکرایە. تاڵیبان دەخوازێ ڕەوایی بە حکومەتەکەی بدرێ بەبێ ئەوەی باس لە وابەستەیەکانی خۆی بکە بەرامبەر کۆمەڵگەی نێونەتەوەیی و هەروەها دابینکردنی مافەکانیش بۆ پێکاتەکانی ئەفغانستان.
کوا یارمەتیەکانتان و پشتیوانیەکانتان هەمیشە هاوار دەکەن ئێمە تەرۆریستین، وەرن سەیری حکومەتی تاڵیبان بکەن و بەراوردی بکەن بە حکومەتی پێشوو، وەرن ڕەوشی ئاسایشی پێشوو ئێستاشی بکەنەوە، وەرن و کاری خۆتان دەست پێ بکەنەوە و هیچ کەسێک زیانتان پێ ناگەێنێت. پەیوەندی دیپلۆماسی مافی هەموو وڵاتێکە، دەبێت ئێوە و ئێمەش بیکەین. داوای ڕێبەرانی تاڵیبان جۆرێکە و چەکدارەکانی ئەم لایەنە توندڕەوە ئیسلامیەش ڕوانینێکی تریان هەیە بۆ سەروسەوداکردن لەگەڵ ئەمەریکا و کۆمەڵگەی نێونەتەوەییشدا و جیاوازیەکەش بە ئەندازەیەکە کە گومانێکی زۆر دەخاتە سەر ئەوەی وەک دەگوترێ تاڵیبانی ئێستا جیاوازە لە تاڵیبانی 20 ساڵی ڕابردوو. با پێکەوە گوێ لەم چەکدارەی تاڵیبان بگرین. هەموو تاڵبانێک ئامادەیە بۆ هێرشی خۆکوژی و بۆ تۆڵەکردنەوە، ناترسین و ئەمە بۆ خوددا دەکەین، نەک بۆ قازانج. ئەمریکا پارەی زۆرە، بەڵام ئامادەی ئەوە نین خۆیان تەقێنەوە. تاڵیبان لە ئۆتۆمبیلێکدا لەگەڵ بۆمبدا دادەنیشێت و دەیاوێژێت و دەیشی تەقێنێتەوە. ئێمە پێش و پاشی ئەمە و قوربانیمان داوە بەردەوامیش دەبین. ئێمە هێرشبەری خۆکوژین. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. دکتۆر سەلاحەدین، بەڕای جەنابەت تاڵیبان چەندێک لەو ڕاستیە تێگەیشتووە کە پێویستی بەوەیە کۆمەڵگەی نێونەتەوەیی دانی پێدا بنێ. بەڵێ ڕاستی باش لەوە تێگەیشتی بەوە چونی من لەبەرەوەی کە ئەزانن ئێستا دەوڵەت بەڕێوەبردن بە تەواوی ئیشێکی جیاوازە وەک لە شەڕکردن دژی دەوڵەت بۆ بەڕێوەبردننی دەوڵەت بە شوێکی مێژووی بە تایبەتی لە حاڵتی ئەفغانستانە بەبێ هاوکاری دەرەکی ئەم مەسلەیە هیچ کاتێک ممکن نەبووە. لەبەر زۆر هۆ دیار ئێستا مەجال نییە باسی بکەین، بەڵام تەنانەت ئەگەر باسیەوەش بکرێت کە با بڵێن سەرچاوەی وەکو ترێ سامانی سروشتی لە ئەفغانستان دەربێنرێ و بەکار بێنرێ و بخرێتە بازاڕەکانەوە، هەموو ئەمانە کاتی ئەوێ و ئیسtisماری ئەوێ و جۆرێک لە سەقامگیری ئەوێت تاکو ئەم شتانە دروست بێت. تاڵیبان لەمانە تێگەیشتووە و بە شێوەیەکی گشتی من پێم وایە لە ساڵانی داهاتووە ئەوە زۆرترە بینین کە زۆرتر پشت بە تورکیا و قەتەر ئەبەستێ نەک بە تەنها پاکستان بۆی ئەم شتانە ڕوو بدەن. بەڵام ئەوانیش هەمیشە بۆ ئەوان شەمە گرنگە کە تاڵیبان با بڵێن ڕوویەکی دیپلۆماسی ڕوخسارێکی دیپلۆماسی هەبێ کە لە ڕووی بازاری جیهانیەوە لە ڕووی مەسلەی با بڵێن ئیستیسمارکردنەوە شتێک بێ کە پشتی پێ بەسترێ و هەروەها لە ڕووی سیاسیەوە جێگای شەرمەزاری نەبێت بۆ ئەو جۆرە وڵاتانە کە پەیوەندی کراوەیان هەبێت و هەروەها با بڵێن پەیوەندی بازرگانیان هەبێت لەگەڵ دەوڵەتەکە کە بزوتنەوەی تاڵیبان بەڕێوەیە بات. لەبەرەوە ینی بۆ وەکو تێگەیشتن لەو مەسلەیە تێگەیشتون و ئەمە ڕەنگیشی داوەتەوە وا بڵێن لە بنیادی ئەو حکوومەتەیە کە ڕائەنگەیاندووە، چونکە هەندێک لەو کەسانە لە ڕاستیە سەر بە قۆڵە عەسکەریەکانی نێو یا قۆڵە سەربازەکانی نێو تاڵیبانی وەکو زانی تەنانەت ئەوەی کە نوێنەراتی با بڵێن سەری دەوڵەتەکە سەرۆکی دەوڵەت دیسان ئەو کەسەیە کە با بڵێن وەکو مرشیدی ڕۆحی دانراوە بەڵێ نەک کەسێک عەسکەری. وڵاتان لەناو ئەفغانستاندا کۆمەڵە بەرژەوەندی تایبەتی خۆیانیان هەیە، مەشتێکە نوکوڵی لێ ناکرێ و لە هەندێک باریشدا ئەم بەرژەوەندیانە بەریەککەوتن دروست دەبێت لە نێوانیاندا. تاڵیبان توانای ئەوەی هەیە سەروسەودا لەگەڵ ئەم جۆرە بەرژەوەندیانەدا بکە؟ تاڵیبان لەو باوەڕیان ئێستا بە پەلە بە زووی وێ هەندێک لەو شتانە فێر بێت، چۆن ئەو یاریە دیپلۆماسیانە بکات و بەوا چێت یا تەنانەت ئەگەر بیریت بێ پێشەوەی
ئەفغانستاندا گیریش بکەنەوە ئەو جۆرە قسانە هەبوو کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ رووسیا باشە بێ لەگەڵ هەموو وڵاتان باشە بێت تەنانەت ئەگەر وەکۆزانی چەند ڕۆژی ڕابردوو تەنانەت ئەوەشیان دووپات کردەوە یانەوێت لەگەڵ ئەمریکاشە پەیوەندیەکانیان باش بێت لەبەرەوە ئەوەی کە ڕووەدات لێ ئێستاوە هەندێک زۆرتر با بڵێن ئەو ناکۆکیانە ئەکەونە ناو ئەو باڵ و با بڵێن بنیادانەی ناو تاڵیبان خۆیەوە بەڵام وەکو بەڕێوەبردننی دەوڵات پێمان غەریب نەبێت کە ڕەنگە پشت بە هەندێک لە بیرۆکراتەکانی سیستمی پێشوشتەوە با بڵێن ئەوانی زمانی غانی و ئەوانی زمانی کارزای تەنانەت ببەستن بۆ بەڕێوەبردننی دەوڵەت چونکە ئەگەر وابێت و ناچاربی با بڵێن تەکنۆکرات و تەکنیشنەوە لە قەتەرەوە بێ لە تورکیاوە بێت ڕەنگە لە ڕووی ئابووریشەوە قازانج بێ وەکو سیستمێک وەکو حکومەتێک پشت بە و با بڵێن کارمەندە ناوخۆیە ئەفغانانە ببەستێ ئەمە تا چەندێک مانای کرانەوەی سیاسیە بێ بوارڕێم بە هیچ جۆرێک تاڵیبان جۆرە بزوتنەوەیەک نییە کە بتوانێت کراوە بێت. باشە دکتۆر ئەلبەتە جیهان کۆمەڵگەی نێونەتەوەی بەگشتی داوای ئەوە دەکەن کە تاڵیبانێکی جیاواز ببینن بە بەراورد لەگەڵ ئەو تاڵیبانەی کە 20 ساڵ لەمەوبەر هەبوو لە ڕۆژی 15 ئەم ساڵەوە تاڵیبان کە دەستی گرتووە بەسەر ئەفغانستاندا چ شتێکی کردووە جیاواز بێ؟ لە ڕاستیە بۆ ئەوەی قسەکان با بڵێن زۆر مژویا مبالغەی پێوە دیار نەبێ شتێکی وای نەکردووە کە جیاواز بێ کە کردوێتی ئێستا وەکو دەوڵەت ڕوخساری دەوڵەتی هەبێ با کورتیکەین و لە نمونەیە ئەگەر پێشتر خەڵک با بڵێن جەڵ بکرا لە دارکاری بکرا لەسەر شەقامەکان یا با بڵێ بە شێوکی کراوە لە بەرچاو کامیرە و تەلەڤیزیۆنە ئێستا نەخێر لە ژووری داخرا و لە شوێری تاریکاکرێت ئەگەر پێشتر بیرکردنەوە لە خۆپیشاندانیش ممکن نەبوو لە ژێردەستی تاڵیبانە ئێستا نەخێر خۆپیشاندان ممکنە تا ڕادێک دیسان توندوتیژەوانە بەڵام تاڵیبان ناوێ وەکو ئەو تاڵیبانەی جاران بەو شکڵە خوێناویە هەمەجیە بێتە بەرچاو لەبەر ئەوەی ئیشەکەی ناڕوە لەبەرەوەی ئێستا خەتەری گەورە لەسەر تاڵیبان ئیمتیحانە هەرە گەورەکەی تاڵیبان ئەوەیە کە دەوڵەت بە تەواوی نەکەوێت و بە کەوتنی یارمەتیە دەرەکیانە هیچ چارێکی نییە دەوڵەتەکەوێت لەبەرەوەی ئێستا کە قسەی تیاگەین زۆربەی هەرە زۆری ئەفغانەکان وەکو لە راپۆرتێک لە چەند راپۆرتی نەتەوەی گرتوەکانە گوێمان لێبووکە لە ڕاستیە لە حاڵی برسێتی و نەداریەکی ئەجگار خەتەرە. دکتۆر لەسەر ئەم پرسە دەگەڕێمەوە بۆلات نەتەوەی گرتوەکان پێی باشە کەناڵی پەیوەندی لەگە تاڵیباندا بمێنێ هەر هیچ نەبێ وەک دەڵێ تا بتوانرێ ڕێگە بگیرێ لەوەی دۆسیەکان لە دەست دەربچن. زۆر گرنگە لە ئێستادا پەیوەندی لەگەڵ تاڵیباندا هەبێت لە هەموو ئەو ڕەهەندانەی بەلای کۆمەڵگەی نێونەتەوەیەوە گرنگن وەک ئەو دۆسیانەی پەیوەندیان هەیە بە تەرۆریزمەوە یان بە مافەکانی مرۆڤەوە یان بە بەنگ و مخەدراتەوە یان بە سروشتی حکومەتەکەشەوە. هاوڵاتیانی ئەفغانستان خۆپیشاندانیان کرد و ناڕزایی خۆشیان بەرامبەر ڕۆژی نوێی وڵاتەکەیان دەردەبڕی و هەروەها داوای جێگیرکردنی مافەکانیشیان دەکرد. خۆپیشاندانی ئاشتیانە بە پێی یاسای نێونەتەوەیی مافەکانی مرۆڤ پارێزراوە هەروەهاش بە پەیبەندی 21 پەیماننامەی پاراستنی مافی سیڤیل و سیاسیەکانیش کە ئەفغانستان خۆشی مۆری کردووە دەبێت دەسەڵاتداران دڵنیایی بدەن بۆ ژینگەیەکی پارێزراوی بێجیاکاری تا جێی مافەکانی مرۆڤ ببێتەوە وەک ئازادی ڕادەربڕین و گرتبوونەوەی ئاشتیانە ڕێگەگرتن لە گرتبوونەوەی ئاشتیانە پێشێلکردنی یاسای نێونەتەوەیە. تاڵیبان لە بەرەنگاربوونەوەی ئەو ناڕزاییانەی خەڵکی ئەفغانستاندا هێزی بەکارهێنا بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران و هەڵمەتی دەستگیرکردنیشی دەست پێ کرد. داوا لە تاڵیبان دەکەین تا دەست بەجێ بەکارهێنانی هێز و دەستگیرکردنی هەڕەمەکیانەی ئەوانە ڕابگرێت کە مافی خۆیان بەجێ دەگەێنن بۆ گرتبوونەوەی ئاشتیانە و هەروەهاش ئەو ڕۆژنامەوانانەی ڕووماڵی خۆپیشاندانەکان دەکەن.
دکتۆر سەڵاحەدین وەکو پێشتر ینی ئاماژە پێکرد پرسێکی ترم هەیە لەسەر مەسەلەی گۆڕانی هەڵوێستەکانی تاڵیبان و گوتاری تاڵیبان باوا دابنین وەکو گریمانەیەک گوتارەکانی تاڵیبان گۆڕانیان بەسەردا هاتووە ئەم گۆڕانی کە ئێستا تاڵیبان دەوێت نیشانی کۆمەڵگەی نێونەتەوەیی بدا زیاتر بۆ کام مەبەستیانە مەبەستی ئەوەی لەسەر ئاستی نێونەتەوەی دان بە حکومەتی تاڵیباندا بنرێ یاخو مەبەستی ئەوەیە ئەو جۆرە سەر و سەودایی لەسەر ئاستی نێونەتەوەی ساڵی 1996 بۆ 2001 لەگەڵ تاڵیباندا دەکرا جارێککە ئەوە دووبارە نەبێتەوە بۆ کامیانە بەڕای جەنابێ بەڵێ ڕاستی کاک بەڵێن بەوە پرسیارێکی زۆر گرنگە بەڵام بەوە هەردوو شتێک لە هەردوو بەشەکە بێت بەوەیە کە ئێستا بە تاڵیبان تەنانەت لە چاو و زمانی حکومڕانی 96 بۆ 2001 گۆڕاوە بەتەنا بەو مانایەی کە کەرەستەکانی هەڵس و کەوتکردن و مانەوەی گۆڕاوە ئەگەر پێشتر با بڵێن هاوپەیمانەکانی بزوتنەوەگەری وەکو ئەڵقاعیدە بوون ئێستا نەخێر ئەو هێزە ئیسلامیستانەی کە تاڵیبان ئەوێ هاوپەیمانێتیان لەگەڵ ببەستێ و بەردەوام بێت دەوڵەتن و جگە لە پێشتر چکە بە شێوکی مێژووی پاکستان لە پشتی بزوتنەوەیەوە بووە تەنانەت ئەگە بیرت بێ زمانی کارزایش کاتێک دوا شوێنی بەرگریان لە دەستدا چوونەوە ناو پاکستان لەبەرەوە بە شێوکی گشتی با بڵێن شەڕ و ئاژاوەکان زیاتر لە باشوور و لە ڕۆژەڵاتی ئەفغانستان بوون کە زیاتر جێگای نفوزی تاڵیبان و بە شێوکی بە مانای ئێتنیسیتیش زیاتر پشتونن ئەو ناوچانە باشە ئێستا ئەوەی کە گۆڕاوە لە تاڵیبانە نەڕێزگرتنە لە مافی مرۆڤ بەگشتینە لە ڕێزگرتنە لە مافی خوێندن و ئافرەت و مناڵ و کچوو تا دوایی کەمینە بەڵکو گواستنەوەی ئەم بزوتنەوەیە لە قۆناغی بەکارهێنانی تێرۆریزم وەکو کەرەستە وەکو ئامراز بۆ قۆناغی کۆنتترۆل ئێستا زیاتر ئەم بزوتنەوەی ئەم هێزە کۆنتترۆلکردنی دانیشتوانی ئەفغانستانی پێگرنگە و ئەم ئامرازانەی کە ئێستا خەریکە بەکاریانهێنێ بە کاریگەرتریان ئەزانێت وەکو بەرتایبەتی وەکو هێزێک کە دەوڵەتداریەکات لێرە جیاوازەکان ئەیجینا ئەم کارکتەرانە هەندێکیان لە ڕاستیە لە با بڵێن حرسی هەرە کۆنی تاڵیبانن وانە با بڵێن هەر لە با بڵێن ئەوەی کە تاڵیبانی دام ئەو گروپی کە تاڵیبانیان دامەزران دوای گروپە هەرە توندڕەوەکانیان ڕەوەکانیان لەبەرەوە ینی ئەمانە جۆرە کارکتەرێک نین کە بکرێنەوە و تا ئێستاش نایەنێ بڵێن ئێمە باوەڕمان بە هەڵبژاردنێ یا دیموکراسی هێشتا ئەو گوتارەی کۆنە بەڵام تۆزێک با بڵێن ڕووی پێشکەشکردن و نمایشکردنی زۆرتر باشە دکتۆر لەگەڵ هەموو ئەمانەی کە جەنابە داماژە و پێکردن تاڵیبان هیچ کارتێکی فشاری بەدەستەوەیە لەگە کۆمەڵگەی نێونەتەوەییدا بەکاری بێنێت تا دان بە حکومەتەکەی تاڵیباندا بنێ باڵە کاک بڵێن لێرە مەسەلەکە کە ئەشێت لە ساڵانی داهاتووە هەندێک تاکتیکی زۆر تازەی بزوتنەوەی تاڵیبان ببینین تاکتیکەکانی شتانێک نین کە تاڵیبان پێویست بکات دایان بهێنێ جۆرە شتێکن کە لە ڕاستی ئەتوانێ فێریان ببێ و من لەو باوەڕێم لە پلانیانایە کە ئەوە بکەن کە کۆمەلگای نێودەوڵەتی ناچار بکەن کە بەردەوام کۆمەک و یارمەتی و ڕەنگە چەک و تەقەمەنیش بنێرن بۆ حکومەتی تاڵیبان لە ئەفغانستان چۆن هەر بۆ مانایی کە چۆن دەوڵەتی تر هەیە بۆ نمونە تەوژم و یا جوڵەی پەنابەر کۆچبەری بەکارهێناوە بۆ بەدەستێنانی داهاتی زیاتر یان دەوڵەت هەیە مەسەلەی توندڕەوی ئیسلامیزمی بەکارهێناوە بۆ زیاتر پڕچەکردنی هێزەکانی خۆی و گروپەکەی خۆی و ئەوەی کە دەوڵەت بەڕێوە با لە لایکی کەشەوە یارمەتی و کۆمەکی ئەو بزوتنەوانەی داوە چکە ئەزانێ
با بڵێن بە شێوەیەکی سادە نانی لەسەرەوانەوە نییە ئەو ڕێگای کۆمەکردنە ئاوها بەڕێوەچوو بەردەوامە بێ ئەفغانستان بەڵام کارتێکی تری بەدەستەوە جگە لەوانش ئەوەش کارتی ئۆپیۆمە بەردەوام ئەبێت لە ڕێگەدان بە ئۆپیۆم کە بچێت بەرەو ڕۆژئاوا و لە هەمان کاتە ئەو کارتە بەکارێنێ ئەگەرتانەوێ ئێمە ئەم مەسلەی کۆنتترۆل بکەین پێویستمان بە کەرەستە و یارمەتی و تا دوای ئەوەیە ئەمە لە باوەڕێم ئەی بینین لە ساڵانی داهاتووە و کارتێکی کاریگەری شەبێ بەداخەوە. باشە دکتۆر بەڕای جەنابە ئەو سەختی کە گەلی ئەفغانستان تایدا دەژی لە ئێستادا ئەمە وا دەکا کۆمەڵگەی نێونەتەوەی بخاتە بەردەم جۆرە لە بیرکردنەوەی جیاواز بۆ دانپێدانان و دانپێدانان بەم حکومەتی تاڵیبانە. بەڵێ مەسلەی خەڵکی ئەفغانستان بە شێوەیەکی گشتی ئەگەر بیر بێ لە با بڵێن لە 2001 کە ئەمریکا پەلاماری ئەفغانستانیدا بە شێوەیەکی گشتی خەڵکی ئەفغانستان پیان خۆش بوو کە ئەم بەڵایان لە کۆڵ بێتەوە کە تاڵیبان بوو تەنانەت لە ڕۆژەڵات و باشووری ئەفغانستانیش شتێکی ئەوتۆنە و مقاومەتێکی ئەوتۆنە بۆ هەرچەند زیاتری پێچوو لە ڕووی کاتەوە لەبەرەوە تەنانەت بە کەمینەکانەوە بە شێوەیەکی گشتی کابل و دەوروبەری هەمیشە با بڵێن شتێکی کراوتریان پێ باش بووە و بۆ چەند ساڵی دواییش ئەم مەسلەی با بڵێ خەڵکی ئەفغانستان زۆرتر هیوایان بۆ بوو کە شتێکی کە دروست بێ کرانەوەی کە دروست بێوانەوە تا ڕادێکیش دروست بووە بۆی هەموو ئەوانە فرامۆش نەکەین لە ڕاستیا ئەو 20 ساڵی ڕابردوو زۆر شت ڕوویدا لە ئەفغانستان کە پێشتر لە دەستی تاڵیبانە جێگای وێناکردنیش نەبوو بەڵام ئەوەی کە کەمتر باسەکرێ کەمتر گرنگی پێدرێ ئەوەیە کە خەڵکی ئەفغانستان لە وەکو با بڵێن ڕەوشی ڕۆژانەیان ژیان و بژێویان چی بەسەراحەت لە ماوەی ئەو 20 ساڵەیە چەندێک باشتر بوو کێشەکە ئەوەیە هەرگیز باشتر نەبوو یای باشتر بوو بە شێوەیەکی یەجگار کەم لە باشترین حاڵەتە گەیشتە با بڵێن داهاتی تاکە کەسێک لە ئەفغانستان لە باشترین حاڵەتە هێشتا لە وڵاتە هەرە فەقیرەکان بوو هێشتا با بڵێن $600 لەو نزیکانەیە کە ئەمە بەردەوام کێشەی دروستەکە لە لایەکەوە ساڵی 2002 کە ئەمریکا پەلاماری ئەفغانستانیدا تەنانەت ئەو کاتە مەسەلەکە ئەوەندە بە جددی وەرنەگیرا و مەسلەی دەوڵەتی ئەفغانستان و خەڵکی ئەفغانستان لەبەر با بڵێ قەبارەی ئەفغانستان نزیکەی قەبارەی فەرەنسا و نزیکەی 40 ملیۆن خەڵکوەوە بەڵام چەند سەربازی ئەمریکی ساڵی 2002 لە ئەفغانستان بوون دوایەوەی کە تاڵیبان دەربێ ئەوانە نزیکەی 7000 تەنها شاری هەر ساڵی 2002 تەنها شاری نیویۆرک 35,000 پۆلیسی هەبوو بۆ بەڕێوەبردن و ڕاگررتنی ئەمن و ئاسایشی شارە کەواتە ممکن نەبوو ئەو ئەزمونە ئەبوایە فەشەل بێنس بەڵام لەگەڵەوەشا ئەو کاتە وڵاتی تر هەبوو هەر لە ناو ناتۆیە کە زیاتر ئامادەیەوەیان تیا بوو کە کۆمەک بکەن کە هەران هێز بنێرن بەڵام دوای 2003 بە سەرادی و پەلاماری عێراق ئەو کاتە هەموو شتەکانە گۆڕێ بەرەو خراپتر بۆ ساڵ لە نێوان 2005 بۆ 2006 400 لە سەتا مەسلەی خۆتەقانەوەوانە زیادی کرد لە ئەفغانستان لەبەرەوە کێشەکان مشکلەوەی خەڵکی ئەفغانستان زەرمەندی هەر گەورە بوون لەناو هەموو یاریان دکتۆر دەگەڕێمەوە بۆلات ڕاگەیاندنی لیستی ناوەکانی حکومەتەکەی تاڵیبان جێی سەرنج و نیگەرانی نەتەوە یەکگرتوەکانیش بوو وهاش ناودێری کرد کە کەم و کوڕیەکی زۆر لەو لیستەدا هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕاگەیاندنێکی تاڵیباندا ڕوبەڕووی بەڕێبەرایەتیەکی دیفاکتۆ بووینەوە کە ئەوانەی هیوایان وەهابوو داوای حکومەتێکی فرەییان دەکرد تووشی بێهیوا بوون. هیچ جنێک لەسەر لیستی ناوەکانی ئەو حکومەتەدا نییە. هیچ کەسێکی تێدا نییە تاڵیبان نەبێت. کەس لە حکومەتەکەی پێشووی تێدا نییە. هەروەها کەسیشی تیادا نییە لە ڕێبەرانی کەمایەتیەکانی ئەفغانستان. ژمارەیە هەنگاوی تری تاڵیبان بە تایبەتیش بەرامبەر ژنان و کچانی ئەفغانستان نیگەرانیەکی زۆری لەسەر ئایندەی وڵاتەکە
دروست کردووە. نەتەوەی گرتوەکانی وڵاتانی ئەندام دەبێت وابەستەیی و پەیمانەکانی خۆیان لەبیر بێت بۆ پاراستنی شکۆ و بەهایی هەموو مرۆڤێک. دەبێت پشتیوانی لە خەندنی کچانی ئەفغانستان بکەین. ئەوە مافی مرۆیی خۆیانە و چونکە گرنگیشە بۆ ئەفغانستانێکی ئاشتیانە و سەقامگیر. ژنانی چالاکوان لە ئەفغانستان جەخت دەکەنەوە لەوەی دەستکەوتەکانی 20 ساڵی ڕابردوویان کەوتونەتە بەر مەترسی ئەم ڕەوشە نوێیەی لە وڵاتەکەیان هاتۆتە ئاراوە. وڵاتە نوێیەکەی ئێمە تەمەنی تەنها 20 ساڵ بوو. 500 دادوەر و دادپارێزی ژنمان هەبوو لە سەرانسەری وڵاتەکەدا. نزیکەی 1200 ژنمان لە پۆلیس و لەشکردا هەبوو. ئێستا هەمویان خۆیان شاردۆتەوە و لە ژیانی خۆیان و کەسوکاریشیان دەترسن. ڕۆژنەمەوان و چالاکوانە سڤیلیەکانی تری ئەفغانستانیش گەشتبین نین بەرامبەر ئایندەی ژیانی خۆیان هەروەها ڕەوشی وڵاتەکەشیان. لەوانەیە جارێکی تر بکوژرێم چونکە تاڵیبان هیچ بەزەیەکی نییە بەرامبەر ڕۆژنامەوانان و منداڵان و ژنان. بەرامبەر هیچ کەسێک بەزەی نییە. تاڵیبان هەمیشە ئەوە دەکات کە خۆی دەیەوێت. تاڵیبان تەنها ڕق و کینە و کوشتن دەزانێت. دکتۆر سەلاحەدین، کاتێک کە تاڵیبان لیستی ناوی حکومەتەکەی خۆی ڕاگەیان دەست بەجێ سەرنجەکان بەرەوە چونکە ئەم حکومەتەی تاڵیبان سیمایەکی ئاینی و ئاینزایی هەیە. کۆمەڵگەی نێونەتەوەی پێویستی بە دەوڵەتێکی تری ئاینی هەیە. لە ڕاستیا کاک بڵێن نە بە هیچ جۆرێک هەموو ئەم مەسلێ ئەفغانەکانیش باشتر ئەیزانن چکە نرخی با بڵێن باجی هەرە گەورە ئەوانەی دەنوەکو باسمان کرد. پێویستی بە هێزێک نییە کە بە عەقڵیەتی سەردەمێکی بەسەرچووی مێژووەوە بیەوێت حکومکەوە کۆمەلگای نێودەوڵەتیش پێویستی بەوە نییە. بەڵام ئەوەی کە بەداخەوەی کە هەیە ئێستا تیشکەکان لەسەر ئەفغانستان و حکومەتی ئەفغانستانن ئەمە ماوەیەکە خایەنەوە کۆ شتێکی تر لە میدیایە بۆ تاڵیبان ئەمە تێگەیشتووە تا ئەم ماوەیە تێپەڕێ و لاما کاتاوان جێپی خۆشیان قایمەکەن هەندێک میانڕەوی پیشانەدەن. دوای ئەوە هەم کەرستەکانی گرتن و ونکردن و کۆنتڕۆڵکردن و سزادانیان بەهێزترە بێت، هەم ئەو تیشک و سەرنجە لە سەریان کەمترە بێتەوە. ئەو کات کێشەکان و کات کێشە هەرە گەورەکان و کات دەست پێکەن بە تایبەتی بۆ خەڵکی ئەفغانستان بەڵام بۆ ناوچەکە و بۆ جیهانیش. دکتۆر با دووە پرسیارم لەم بەرنامەیەدا سەبارەت بەوە بێ ئایا ئەم ئەفغانستانە کە تاڵیبان فەرمانڕەوایە تیایدا دەبێتە ینی وڵاتێک کاریگەریە بێت لەسەر سەقامگیری ناوچەکە یا بە پێچەوانەوە ئەو کێشە ئاڵۆزانی لە ناوچەکەدا هەن بەهۆی ئەم حکومەتە نوێیی تاڵیبانەوە هێندەی تر ئاڵۆزتر دەبن کێشەکان مەبەستمە. بەڵێ کێشەکان بە شێوەیەکی گشتی لە با بڵێن وەکو پەیوەندی نێودەوڵەتیەکان کێشەکان ئاڵۆزترە بن بەڵام ڕەنگە بەو دەرەجەیە با بڵێن سەرنجڕاکێشنە بن. ئێستا ئەوەی کە هەیە کێشەکەوەی با بڵێن لە پاکستانەوە هەتاکو تورکیا و تا ڕادێک وەستاوت سەرەوەی لە تونس و لیبیا چیە قەومێت ئەگەر ئەوانەش بکەونە ئەو شوێنانەش بکەونە ژێڕکێفی ئیسلامیزم ئەو کاتە ڕاستی باسی یەک بلۆکی جیهانی ئیسلامیستەکەین خەتەریکی ئەجگار گەورێ. بەڵام ئەوەی کە ئێستا شەیە بەبێ با بڵێن باکووری ئەفریقیاش بۆ خۆی ئەفغانستان لەمەوەدا با بڵێن ئەبێتە خشتێکی تر لەو دیوارە ئیسلامیزمەوە. بەڵێ دکتۆر سەلاحەدین سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنتۆندا سوپاست دەکەم. سپاس بۆ کاک بەڵێن دەستا خۆش زۆر سپاس دەکەم. ئەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنامەیەکی نوێی چاوی واشنتۆن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.